پەری یاریەکەکەین کاممان زیاتر توانی بمێنێتەوە ئەو بردوێتەوە. تاو ڕازیم بەڵام تۆ زۆر قەڵەویت. من کەسێکی ڕیازیم. نەتزانی من زیاتر ئەمێنمەوە. یاڵا گرەوەکەین. گرەوەکە. 1 2 3. 1 2 3. دۆڕای. برتەوە. تۆ ئەڵێ ورچی بەتەمای لەگەڵ منە بیکەی ناتوانیت. ئەرێ چ بکەم؟ ئەتۆ ڕاضی؟ بەڵام تۆ مەڵەندا کە پێکەوە بڕێن بۆ قاعە. پەری ئەچم بۆ قاعە، بەڵام ئیدی نازانم خواردنم پێکەم ناکرێتەوە. وەڵڵا ئێستاوا برسیمە هەسە بچینانت بخۆن. ئەوە تۆ چیت ورچە؟ دائیمە برسیتە. ئەوە هەموو ڕۆمانسیەتە. خوا کەست دیتەوە بەقلەکەی برێ ئەسە بڕۆین. ساڵێک تاوا بوو پەری شەوێکیان لە هەمان ئەو کافەیە کە بەڵینیان بەیەکدا بوو ژوانێکی گرنگی لەگەڵ دلێردانا بوو با بزانین چ کارێکی گرنگی بە دلێر هەیە. ئێوارە باش گوڵی من. ئێوارە باش دلێر گیان. گیانەکەم وە بۆ بێتاقەتی؟ دلێر پێویستە شتێکت پێ بڵێم. بێڵێ دیسان لەگەڵ باوکت بە شەڕاتووی؟ پێویستە من و تۆ جیابینەوە دلێر. بۆچی؟ دلێر حەزم لە مناقەشە نییە، بەڵام هەدی هێناوە بۆ تۆ وەریکرا. دیەی چی؟ پەری ئەوە چی دەڵێ ئاگات لە خۆتە؟ ئەوە ساڵێک کە من و تۆ بەیەکەوەین. من دڵی خۆمدا بە تۆ. ئەو قسانت چی دەیکەی تۆ پەری؟ دلێر پێم وتبووی کە ئەوە دکتۆر نووسیویەتی بۆ من. پێویست ناکە ئەیتر ئاوا بکەیت. چی ئاوا بکەم پەری؟ واتە من حەبی دکتۆرم؟ من دەرمانی دکتۆرم؟ ئەی من دڵم نییە؟ ئەی من هەستم نییە؟ ئەوە تۆ باسی چیەکەی پەری؟ کەمێ وەرەوە سەرخۆت. ئەگەر لەبەرەوە تووڕێک کە ئەچم بۆ سەفەر ئیدی ناچم تێگێدەم، بەڵام تۆ هەلە من مەکە پەری. دلێر لەبەر هیچم نییە، تەنها ئەبێت جیابینەوە. ئێمە بەڵێنمان ساڵێک بوو، ئەوە ساڵەکە کۆتایی هاتوو تەواو. پێویستە کاوا بکەیت؟ ئەوە تۆ چی دەڵێیت؟ من بوومە شیفای دەرد بۆ تۆ. من بووم دەردەکانی تۆم چارەسەر کرد پەری. ئێستا هاتووی بە من دەڵێی جیا دەبینەوە؟ ئەوە تۆ چی دەڵێیت؟ بەسە دلێر حەیامان چوو. دانیشە بێدەنگ بە. ئەڵام دانیشە من هەموو خۆشەویستیەکەم بە تۆدا پەری. دڵی خۆم خستە ژێر پێت. هەرچی خۆشەویستی دنیا هەیە بە تۆمدا. تۆم لە خۆم خۆشتر ویست. هەر بەڕاست تۆم لە خۆم خۆشتر ویست. ئێستا بە چ چاوەڕوێک بە من دەڵێ ئەوە دەرمانی دکتۆر بوو بۆ من؟ تۆ دڵی خۆت شیفادا و ئێستا دڵی من هەلا هەلا دەکەی پەری. ئەوە هەموو وەفایەکتە پەری. ئەوە قسەی کەسێکی عاقڵ نییە. ئەوە قسەی پەری من نییە. واتە من دەرمانی دکتۆر بووم بۆ تۆ؟ دلێر تکایە بەسە بێزار بووم لەو قسانە. پەری واتە بەجێم هێڵی؟ ناچارم بە هیوای بەختێکی باش دلێر. خوات لەگەڵ.